تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بديع السماوات والأرض داهێنەری ئاسمانەکان و زەویە. وشەی بەدە لە زمانی عەرەبیدا بە مانای بەدیهێنانێک دێت کە پێشتر وێنە و نمونەی نەبێت. ئاسمانەکان و زەویش بە هەمان جۆر خاوەنی فراوانیەکن کە دەورە نادرێن و دارای جوانیەکن کە باز ناکرێن. واتە لە کار و بارە سەیر و عەجیبەکانی خیلقەتن کە پێشتر وێنە و هاوشێوەیان نەبووە، لە ڕوێکەوە کە هاوێنەیان نییە و لە ڕوێکیشەوە کە لەسەر ئاستی مادی ئەسلی و حاڵەتی ئێستایان ناکرێت بیر لە شتێکی ڕێک و پێکتر و جوانتر بکرێتەوە، دەراسا و سەرسوڕهێنەرن و بە ملیارەها ئاماژەی ڕووناک حەزرەتی مبدیعەکەیان دەردەخەن. بەڵێ، ئاسمانەکان و زەوی بە خۆیان و جوانی ئەفسوناوی و ناوەڕۆک و نهێنیەکانی پشتی پەردەیانەوە بە فەرمانی ببەی حەزرەتی خەلاق پەیدا بوون، بە جۆرێک کە لەو پەڕی کەماڵ و تەواویدان شتانی پەیدا بوو کۆمەڵێک پارچەنین کە لەو جیابوو بێتنەوە، دەرکەوتنی ئەویش نین، بەڵکو پەیوەندی ئەو بە وجودەوە بریتیە لە پەیوەندی نێوان بەدیهێنەر و بەدیهێنرا و نەزاین و نەدەرچوون و نەدەرکەوتنێکی لا ئیرادیە. ئەگەر بە فەرزی مەحاڵ وابوایە هەموو دەرچوون و دەرکەوتن و جیابوونەوەکان ڕۆژێک لە ڕۆژان بە وێنەی تەواوبوونی خۆر ئەوانیش لەناو دەچوون، ئەمە لە حاڵێکدا کە هەموو شتێک بەدی دەهێنرێت و گەشە دەکات و تەواو دەبێت و بە دواشی داشتانی جوان و سەرنجڕاکێشی دیدێن. بەڵێ، هەموو شتان یەک یەک دێن و یەک یەک دەڕۆن و تەنها بەدیع السەماواتی وەلئەرض باقی دەمێنێتەوە. ئەو بە بەخشینی بوون و ژیان بە بەدیهاتوان بوونی خۆی پیشانی خاوەن هەست و شعورەکان دەدات و بە پێدانی هەمان مەسهەریەتیش بە بوونەوەرانی تازە پەیدابوو لە دوای لە ناوچوونی ئەوانەی پێشخۆیان ئەبەدیەتی خۆیمان نیشان دەدات. وشەی بیدعەتیش لە هەمان ڕێگەوە دێت. ئەم وشەیە کە بە مانای ئەو بیر و کردارانە دێت کە لە دیندا نین و دواتر داهێنراون، پێناسەی جۆراوجۆری بۆ کراوە. بۆ نمونە وتراوە بریتیە لە کردنی شتانێک بە مەبەستی عیبادەت لە کاتێکدا کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم و خەلیفە ڕاشیدیەکان نەیان کردووە، یان بریتیە لەو عیبادەت و کردارە چاکانەی کە لە دوای پێغەمبەر و خەلیفە ڕاشیدیەکان هاتوون و لەگەڵ هیچ یەکێک لە سونەتەکانی پێغەمبەردا صلی الله عەلەیه وسەلەم یەک ناگرنەوە. لە بابەتی بیدعەتدا هەندێک لە زانایان زۆر توند و هەندێک لە زانایانی دیکە زۆر نەرمن. ڕای بەدیع الزەمان لەم بارەیەوە نیشانەی میانڕەویە. ئەو شتە تازانەی لە دیندا پەیدا دەبن ئەگەر پێچەوانەی هیچ یاسا و دەستورێکی ئوسوڵی نەبن بیدعەی چاکن و ئەوانەش کە نەتوانرێت ئەسڵ و فەسڵیان لەگەڵ دەستورە سەرەکیەکانی دیندا بگونجێنرێت بیدعەی خراپن. خوای گەورە زاناترینە. وَإِذِ ابْتَلَى إِبْرَاهِيمَ رَبُّهُ بِكَلِمَاتٍ فَأَتَمَّهُنَّ قال إني جاعلك للناس إماما. پەروەردگاری ئیبراهیمی تاقی کردەوە بە چەند فەرمان و بڕیارێک، ئەویش زۆر بە جوانی ئەنجامیدان. فەرمووی دەتکەم بەڕێبەری خەڵکی دنیا. سەبارەت بە تەفسیری ئەم ئایەتە و بە پشتبەستن بە هەندێک لە ڕیوایەتەکان دەوترێت کە حەزرەتی ئیبراهیم یەکەم کەس بووە لە سەرزەویدا کە سونەت کراوە و میوانداری لە میوان کردووە و نینۆکی بڕیوە و سمێڵی کورت کردوێتەوە و هەتا دوایی. ئەگەر ئەم شتانە لە چوارچێوەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوادا شتانێکی پەیوەندیدار بن بە فیترەتەوە کە هیچ گومانێک لەمەدا نییە، دەتوانرێت بوترێت کە پێشتریش هەبوون و پەیڕەو کراون، کەواتە وا گونجاوترە لە شێوەی یەکەمبوونێکی گوێرەییدا تەماشای ئەم یەکەمبوونانەی ئێرە بکرێت، نەک بەو شێوەیەی کە ئەو یەکەم کەس بوو بێت لە ناو ئەو خەڵکەدا کە دوای حەزرەتی ئادەم هاتوون کە سونەت کراوە و نینۆکی بڕیوە و هەتا دوایی. بۆ نمونە ئەوە تا حەزرەتی موسا لە جێیەکدا دەفەرموێ وأنا أول المؤمنين،
خۆ دیارە ئەو یەکەمین ئیمانداریش نییە، کەواتە ئەمیش گوێرەییە، کەواتە ڕاستترین وتە کە دەربارەی تاقیکرانەوەکەی حەزرەتی ئیبراهیم بوترێت ئەوەیە کە حەزرەتی ئیبراهیم بە تەواوترین و کامڵترین شێوە ئەو شتەی جێبەجێ کردووە کە وەک تاقیکردنەوەیەک خراوەتە سەرشانی و هەموو شتێکی تایبەت بە شیرکی بە جۆرێک ڕەت کردوێتەوە کە تەنانەت کەسانی ئاساییش لی تێبگەن. خۆی لە خۆیدا ئیبتیلا کە لە هەمان ڕەجی بەلا داڕێژراوە بە مانای ئەزمون و تاقیکردنەوە دێت. دیارە ئەزمون و تاقیکردنەوەش بە مانای دەرخستنی دیوی ناوەوەی شتێک لە دوای تێستکردن یان دەرخستنی سیفەتەکانی وەک جوانی و ناشرینی و باشی و خراپی و بە نرخ و بێبەهای شتێک دێت. مرۆڤ لە پاڵ ژیانی دڵ و ڕۆحدا ماهیەتێکی نەفسی و جەستەییشی هەیە. لایەنی یەکەمی ڕووی لە خوا و جیهانەکانی غەیبە و لایەنی دووهەمی ئادەمیزاد لە بەرامبەر داواخواییەکانەوە کە لە هەمان کاتدا ئامانج لێیان کەماڵاتی مرۆییە هەمیشە لە دووڕێیاندا دەبێت و هەڵبژاردن ئەنجام دەدات و جاری وایە ئەوەی هەڵی دەبژێرێت ڕاستە و جاری وایشە نایپێچێت. دیارە ئەمەش تاقیکردنەوەی ئاشکرای وەهایە کە هەم براوە و هەم دۆڕاوی دەبێت.